نەبوونی کارگەی تایبەت بۆ دووبارە سوود وەرگرتنەوە لە زبل و خاشاکی ماڵان کێشەی بۆ ژینگەی کوردستان دروست کردووە. نەتەوە یەکگرتوەکانیش دەیەوێت لە ڕێگەی پرۆژەیەکەوە قەناعەت بە حکوومەتی هەرێم بهێنێت کە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە پێش بە کەرتی تایبەت ببەستێت. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەرێمیش دەڵێت ئەگەر حکوومەت ئەو ئەرکە بە ئێمە بسپێرێت ئێمە ئامادەین چەندین کارگەی گەورەی ڕیسایکلین لە شارەکان دروست بکەین. شتێکی زۆر گرینگە یعنی چۆن کەرتی تایبەت دەوری خۆی ببینی بۆ ئەمیشە بەڕاستی ئێستا کە جۆمان لەو برادرانە بوو قسە دەکەن کەرتی تایبەت زۆر بابەت دەتانی لەویشە لە غڕکردن و نەقلکردن لە دروستکردنی کارگا بۆ سوتاندنی ئەو زبل و خاشەکە کەوا بوویتە هۆی تێکدانی بێ بەڕاستی ئێستا دەکرێت ئەوەیە کەوا زبلەکان دەسووترێن و دەشاردرێن ئەوە بەخۆی بە کێشەی لە بۆ داهاتوو لە بۆ خەڵک و خۆمان دروست دەکات کە ویش غازاتە ئەویش پیسایی دەبینێتەوە گەر دام و دەستگای دەوڵەت دەگۆزارت شارەوەنی بانگێشتمان بکەوت دەتانی خەڵک بکەینەوە ئیش لەسەر ئەو بابەتە بکەین لە هیواتە. ئێستا لە هەرێمی کوردستان تەنها دوو کارگەی ڕیسایکلینی زبل هەیە ئەوانیش لە دهۆک و ئاکرێنە. لە شارەکانی تری کوردستان هیچ کارگەیەکی لەو جۆرە نییە. وەزیری شارەوانی حکوومەتی هەرێمیش دەڵێت لە بەرنامەماندایە بە هاوکاری کەرتی تایبەت لە تەواوی شارەکان کارگەی ڕیسایکلینی زبل دروست بکەین. بۆ چارەسەرکردنی زبل و خاشاکەکان چەندین کۆمپانیامان هەیە و چەندین بابڵم لە دهۆک لە هەولێر ئەنجام دەدرێتن. سلێمانی ئەحالە کراوە، دهۆک هەولێر ئەحالە کراوە، چەمچەماڵ ئەحالە کراوە، دۆکان ئەمانە هەمووی لە بواری قۆمراغی جێبەجێکردن دەتوانم بڵێم تا 1-2 ساڵی تر هەموو کارگەی چارەسەرکردنی زبل و خاشاک بە شێوازێکی مۆدێرنانە وەکو جیهان جێبەجێ دەکرێت. چالاکانی بواری ژینگەش ڕای دەگەێنن زبل و خاشاکی ماڵان بووەتە هۆکاری سەرەکی بۆ پیسبوونی ژینگەی کوردستان. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم بە زووترین کات لە سەرجەم شارەکان کارگەی ڕیسایکلینی زبل دروست بکات. نەبوونی کارگەر گەورەترین گرفتی ژینگەی بۆ شارەکانی هەرێمی کوردستان دروستکۆ بە تایبەتی شاری هەولێر کە ڕۆژانە نزیکەی 2000 تن زبل کۆ دەکرێتەوە کە ئەمانەش 37 پلاستیکە کە ئەمانە کاریگەرێکی زۆریان هەیە بۆ لە ناوچوونی ڕێژەی سەوزایی نەبوونی ئەو زیندەوەرانەی کە لە خاکەدا هەیە نەبوونی ئەو بەرەبوومە کشت و کاڵانەی کە لەو خاکانە بەرهەم دێنرێ بۆیە ئەمانە دەبێنە گرفتێکی گەورە بۆ ژیانی ڕۆژانەی داهاتوو چونکە گەرمیەک دەردەداتن ئەم گەرمیێش دیسان زۆرێکە لە پیسبوونی ژینگە کارەکاتە سەر گۆی زەوی و دەبێتە لە ناوچوونی ژیان لەو شوێنەدا. ڕۆژانە لە ڕێگەی تیمەکانی پاککەرەوەی وەزارەتی شارەوانی و کۆمپانیەکان زیاتر لە 7500 تۆن زبل و خاشاک لە شارەکانی کوردستان کۆ دەکرێتەوە. حکوومەتی هەرێمیش مانگانە بۆ ئەم مەبەستە 12 ملیار دینار خەرج دەکات. بەڵام بەهۆی نەبوونی کارگەی ڕیسایکلینی زبل ئەو پاژماوانە وەکو وڵاتانی پێشکەوت و سوودی لێوەرناگیرێت بووەتە زیانیش بۆ ژینگەی کوردستان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.